بە سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی بەرنامەی ئێوارەی سلێمانی پێشکەش دەکرێت. عزیزان سڵاوتان لەبێت خۆشحاڵم لە ئەڵقەیەکی دیکە لە پرۆگرامی ئێوارەی سلێمانی لەگەڵتان دەبم. ئەمڕۆژ بابەت و تەوەرێکی ترمان ئامادە کردووە بە سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی بەردەوام دەبین بەڵام پاش ناوبڕێک. بەرهەمەکانی دۆلفینسی تەواوی مادە خۆراکیەکانی لە خۆی گرتووە کە تۆ پێویستت بە هەر مادەیەکی خۆراکی بوو دەتوانی ڕوو لە بەرهەمەکانی دۆلفینسی بکەیت چونکە بەڕاستی تام و چێژێکی تایبەتی هەیە. ئازیزانی من دووبارە سڵاوتان لەبێت خۆشحاڵم کە لەگەڵتانە بین لە بەرنامەی ئەمڕۆماندا میوانداری کاکە زانیار عادلمان کردووە کە شاعیرێکی سەرکەوتوون ڕێگەیەکی دووری بڕی بۆ هاتۆتە لامان یەخوا بەخێر بێت پێکەوە با بچینە لای و ئەمڕۆ گوێمان لە شیعرەکانی بێت. زۆر بەخێر بێت کاک زانیار. قوربانتم سوپاس دەکەم سڵاو و ڕێزمێ بۆ هەموو بینەران بۆ ئەوانی کە ئێستا تەماشایی ئەماکەن هیوادارینکەوە کاتێکی خۆش پێکەوە بەسەربەرین بتوانم بە شیعرەکانم خەمدە بخەمە سەر لێوەکانیان و خەم لە نێو دڵەکانیان لابەریم. ئیشەڵڵا زۆر بەخێر بێت لەڕێکی دوورۆ هاتووی هەڵەتی خۆشەویستەوە بەڵام دانیشتووی قەزای چەمچەماڵم بەڵێ سڵامان هەیە بۆ دانیشتوانی هەردوو ناوچە. کاکە زانیار سەرتا باسی فێک دەربارەی خۆت ببیستم. من زۆر کات پرۆفایلی خۆم لە شوێنان وتووە من زانیار عادل خەڵکی قەزای چەمچەماڵم ماوەی نزیکی وا 6 ساڵە بێ خەریکی نووسینی شیعرم بەردەوامیم هەیە بە بەردەوام نووسیماوە نییە لی دابڕابێتم لە ماوەی ئەم 6 ساڵەیە بەردەوام خەریکی چالاکی و کۆڕ بوومە و خەریکی خزمەتکردنی خەڵک بوومە بە شیعرەکانم هیوادارم شیعرەکانم شوێنی خۆیان گرت بێت لەو ماوە کورتەدا. ئیشەڵڵا خوێنکاریشی وایە؟ بەڵێ. ئێستا لە چ مەرحەلەیەکە؟ لە قۆناغی دوی بەشی ڕاگەیاندنم لە زانکۆی هەڵەبجە. ئەگەر باسی بەشەکە بکەینەوە بەشەکە بەشی ڕاگەیاندنەوە خۆتان نەزانن بەڵام من ئەگەر وەکو لایەنی شعرەوانە من تەواوی مامۆساکانم زۆر هاوکار من بۆ کۆڕەکان و بۆ مقابلاتێکی ئاوها هاوکاری مەکەن ئیجازە و کۆمەڵک لەم شتانەمان پێدەن هاوکارێکی لە داهاتوە بێتە ڕاگەیاندن کار. بەڵێ پێشووتر خۆشم ئیشی ڕاگەیاندنم کردووە ئەوە نەبێ بڵێ هەر داخل بوو بێتم بەڵام بە ئەکادیمی ئێستا بە ئەکادیمی خوێنم ئەرەوەڵا کارێکی زۆر باشە بێگومان ئەزمون و ئەکادیمی پێکەوە بن شاعیر و ڕاگەیاندکارم هەمووی تێکەڵە بێعرەوەڵا یەخوا سەلامت بە قوربانە سپاس. کاکە زانیار لە شیعرەکان چات زۆر ستایلێک تایبەت کردووە بەخۆت. بەڵێ شێوازی نووسین و ستایلی من شێوازی ڕۆمانتیکە بەدەر لە شێوازی کلاسیگیستە لە هەرێمی کوردستاندا کۆمەڵە شاعیری باشمان هەیە کە شاعیری کلاسیکن و شێوازی کلاسیکە نووسن. من بەدەر لەوە شێوازی شعری سەردەمیانم هەڵبژاردووە کە بەپی سەردەم لە سەردەما چی بگوزەرێ من بەپی توانە و بەپی سەلیقەی خۆمەکەم بە شعر شێوازی سەردەمیانە و ڕۆمانتیکە بەکارێنم لە شعرە. چۆن جویتە دنیای شعر؟ چۆن دەستت بەوە کرد؟ وەڵاهی شعر حەزە سەرەتا بێ حەزێکت هەبێ بۆ بوارەکەیستە چۆن لە ڕاگەیاندن ئەگەر حەزێکن نەبێ لە بوارەکەیە سەرکەوتوو نابی لە شعریشا بە هەمان شێوە
هەم حەزە و هەمە بێ بەهرەکەشت تیاابێ و هەم حەزە و هەم بەهرەشە کەسی وا هەیە بەهرەکەی تایە بەڵام حەزی لێ نییە بەڵام گرنگی پێ نادات بەڵام هەوڵی بۆ نادات کەسی واژ هەیە حەزی لێیە بەس گوێبیستی شعرە بێ ینی ئەوە نییە بینوسی و توانای نووسینی شعریە بێ بەس لەخوا بەزیابێ من هەردوو بوارەکەم تیابوو هەم حەزەکە و هەم لێ هاتوویەکە لە بواری شعرە قوربان گومان لە شعرێک بێت یەکەم شعرم حەزەکەم ئاماژەیەکی پێ بدەم شعرێکە لە سەر سلەیمانی کە تا ئێستا لە هیچ کۆڕ و لە هیچ مقابلەیەکی تەلەڤیزۆنانم خوێناوەتەوە پێشکەشتانەکەم و پێشکەش بە بینەرانیان ئەەکەم و هیواخوازم بە دڵتان بێت چاوکەمی زۆرم بینی لە دیمەنی شارانی دنیا وەکو لەندەن و ئەڵمانی زۆرم بینی لە دیمەنی شارانی دنیا وەکو لەندەن و ئەڵمانی ڕاستەشتی جوانیان هەبوو بەس ناگەیشتنا یەک دیمەنی کوچەیەکی سلەیمانی من زۆر گەڕام لەم هەرێمە بینیم جوانیەکانی ژیان هیچ جوانیەکی هاوشێوە نەبوو شێوەی گردی سەیوان زۆرم بینی لە شوێنی خۆش بەڵخە و تەوێڵە و بیارە هیچیان دڵی خۆش نەکردم جگە لە گردی مامەیارە بۆیە باسی سەیوان و مامەیارم کرد گۆڕی ڕۆشن بیرانی لێیە بۆیە باسی جوانیشم کرد دەرمانە و ئازار شکێنی پێیە من هەرگیز شارچێتی ناکەم خۆم ئەهلی شاری شەهیدانم بەس سلێمانیم لا تایبەتە هەتا بژیم لە ژیانم من با بمرم لە سلێمانی هەر لەوێش خوێنم بڕێژن وەسێتی ژەکەم کە مردم لە مامەیارە بمنێژن یەخواسلامە بیشەڵا بە قوربانە بم چاوەکەمی هیواخوازم بەدڵتان بێت زۆریش بەدڵمان سلێمانی ئەو شاری کە بڕە لە جوانیەکان بەڕاستی پێناسە ناکرێت هەر شارێکی دیکەی کوردستانی بێگومان هەموو شارەکان من لە شعرەکەشە ئاماژەی پێدەم ئەڵێم هەرگیز شارچێتی ناکەین هەموو شارەکانی کوردستان بۆ ئێمە یەکێکە بەڵام لەناو هەمویانە بێگومان لە هەموو شوێنەکە ئێستا تۆ چیتە شوێنێ هەموو بۆ نمونە هەموو هاوڕێکانت هەمویان بۆ تۆ یەکێکن بەڵام دانێکیان تایبەتە سلێمانیش لەناو شارەکانی کوردستانە بە جدی تایبەتە هیوادارین کە احتیمامی زیاتری پێ بدرێت چکە بەڕاستی شایانیەوەیە کە احتیمامی بێگومان کاکە زانیار ئەو کاتێک کە شەعرە نووسیت چ کاتێکە خۆتی بۆ ئامادەکەی ئەڵێ منم شەو شەعرە نووسم یەخۆت ئیلهامە و ئیتر خۆت من وەکو پێشووتر ئاماژەم پێدا شعر ئیلهامە کات و شوێنی بۆ نییە من جاری وا هەبووە لە ناو بازاڕە ئیلهامم بۆ هاتووە لە مۆبایلەکەی خۆمان نووسیومە شعرەوە نییە من بڕۆمە شوێنێک مۆمێک دابنێم دنیا لە خۆم تاریک بکەمیتر دەستکەم بە نووسینی شعر بەڕێی من وەکو شاعیرێک شعر ئەوە نییە شعر ئیلهامە و ئیلهامیش لە هەموو کاتێکانایە ینی من جاری وە بووە بە مانگ شعرم نەنووسیوە ینی بە مانگ بۆم نهاتووە زۆر کات جەوت لەسەری نییە تااقەتت نییە یان کاتت نییە یان هەلێ بۆ ناڕەخسێ شعر بە شعرەکە بنووسی بەڵام ئەوە نییە وەکو ئەوەی کە بڵێ شوێنێکی تایبەت هەبێ شوێنێک ئامادە بکەی شعری تێدا بنووسی نا شعری ئیلهام و لە هەر کات و ساتێکا بێتی و لە هەر شوێنێکا بێ شوێن و مەکانی بۆ نییە ئەی بۆچی بۆ نمونە شوێنێکی تاریک کە مۆمی لێ بێت کە بێدەنگ بێ کە موزیکێکی هێواشە بێ پێڵەنجەوە کە شاعیرە ئەوە بۆ ئەوەیە کە شیعرەکەی تیا بخوێنیتەوە زیاتر بەڕێی من وەکو خۆم شوێنێکی تاریک هەبێ و میوزیکێک ڕاستە جێوێکی شاعیرانە و جێوێکی ڕۆمانسیە بەڵام ئەو بۆ خوێندنەوەی شیعرەکەی بەڕای من نەگنووسینەکەی شاعر
هەستناسکە تۆ شوای شاعیر هەستناسک نەبێت نابێت نابێت لەبەرەوەی شعر ئێستا من وەکو خۆم کە ئەڵێم شاعیری سەردەمیم لە شاعیرانی ڕابردووشە کە من ئەی خوێنمەوە کۆمەڵە شتە بەرچاوەکەوێ هەستناسکی و شاعیرە و پیشان ئەدات و مرۆڤبوونی ئەو شاعیرە و نیشانەدات لە وشەکانە. من خۆمەڵم کە شاعیرێکی سەردەمیم و ئەوانە شتێکە بینی عەتفە جوڵێنێ کە عەتف بجوڵێنێ هەلە خۆتەوە حەزەکەی شتێک بنووسی یعنی من شتێکم نییە کە ئەدای بکەم جگە لە شێعر ناسکیش لەوە هاتووە عەتف دەجوڵێنێ دوا کاتکەوە شعر بۆ نمونە زۆر کاتکە لە خۆپیشاندانە خەڵک ئەکوژرێ بەرەکەوێ شتی لێ دێ تۆ عەتفت ئەجوڵێ ئەڵی باشە ئەم دایکە جەرگی سووتە ئەبینی لە تەلەڤیزۆنە هاوارەکە ئەڵێ جەرگم سووتە ئەوە عەتفتە جوڵێنێ کەواتە شاعیر ناسکە شاعیر من وەکو خۆم زۆر کات قسەیەکم پێڵەن لە دڵ یەگرم یعنی بەدەر لەو بابەتەش بەس من بۆ تێگەیشتن زیاتر ئەو نمونەیەم هێنایەوە. ڕۆداوگەلێک هەن کە لە ژیاندا واکەن تۆ دەست بێتە قەڵەمەکە تو بنووسی بێگومان ڕووداوێک هەبوو بیبینیت یەکسەر با بڵێن ویستە بێتت لەو کاتەیە بنووسیت و ئەوەی کە لە دڵتای بخیتە سەر کاغەزێک وەڵاهی وەکو ڕووداوێک هەبوو بێ هی شخصی خۆم بوو بێ یا هی دەرەکی بوو بێ لەو کاتی کە دەستم پێکرد بێ ڕووداوێک نەبوو بەڵام وەکو ئاماژم پێدا حەزم لە بوارەکە بووە خولیاشم بووە تواناکە و بەهرەکەشم تێدا بوو ئەو کاتی کە دەستم پێکرد وەکو بڵێ ڕووداوێکی کۆمەڵایەتیم بەسەرەوە بوو بێ ڕووداوێکی عاشقانم بەسەرەوە بوو بێ ئەو بابەتانم بەسەرەوە نەبووی وەلەو لە شوێنەکانی تریش کاڵم عاشق نەبوومە و ئەو شتانە بڕوام پێ ناکەن. بۆچی بڕوا پێ ناکەن؟ واللهی خۆ عاشق تەنها ئەوە نییە منیش بۆ ڕەگەزی بەرامبەر بۆ نیشتیمان بۆ دایک هەمان قسەی تۆم کردووە ئەڵێم باسی ئەوم کرد لە یەکێک لە مقابلەکان هەی سەیری کۆنتترۆل کە بزان کێ باوەڕە پێکە باسی ئەوم کرد کە کەسی وا هەیە عاشقی سیارەیە کە زۆر سیارە گۆڕێ و زۆر ینی منیش وام دوتم مەرج نییە هەر مرۆڤ عاشقی ڕەگەزی بەرامبەر بێ ینی بۆچی هەموو عاشقەکان لە عاشقی کچێکە یعنی کەمی کەیتەوە یان کورتی کەیتەوە بەڕای من عاشقیش ئەگەر باسی لێوە بکەی وەکو تۆ ئەڵەی منیش پێشووتر ئاماژەم پێداوە هەرەوە نییە لە عاشقی ڕەگەزی بەرامبەرە کورتی کەیتەوە کچێک بۆ کوڕێکیان بە پێچەوانەوە. باش عاشق بۆ خاک وای لێ کردووی بنووسی؟ عاشق خۆشەویستی خاک وەڵاهی ئەزایی چۆنە سەبارەت بە خاک شعری نیشتیمانیم نییە شعرم شعرەکانم زیاتر ئەوانی کە سیاسین ڕخنەگرتنە لە حکوومەت ئەویش هات زۆر کات دانەمەزراندن و کۆمەڵێک ئەو شتانە هەیە ڕوبەڕووی گەنجانە بێتەوە منیش خەمی گەنجانم بەیاد کردو. لەگەڵ با بڵێن شعری ڕۆمانتیک بینت چۆنە؟ باش بۆیە نووسی؟ شعری ڕۆمانتیک بینم باشە خۆم شێوازەکەم ڕۆمانتیکە و زۆر کات بەرکەوتەیمە بێ لەگەڵ شعری شاعیرانی تریشە ئەیان خوێنمەوە چ ئەو شاعیرانی کە لە سەردەمانی زووە هەبوو بێتن کە شعری ڕۆمانتیکیان نووسی بێیان ئەو شاعیرانی کە لە ئێستاە شعری هەمویان خوێنمەوە و بینم باشە لەگەڵیە. زۆر چاکە کاتە بە گوێمان لە شعرێکی ڕۆمانتیک بێت. خزمەتتانە شعرێکی عاشقانە ئامادەیە ئەوی شەر ناوی سلێمانی تێ دەی باشە بە گوێمان لێ بێت ئەمەیان تازەیە ئەمەشیان زۆر چاکە هیواخوازم بەدڵتان بێت ئینشەڵڵا. خاوەنی هەزار دەفتەر بم خاوەنی هەزار دەفتەر بم لە عاشقی تۆ ناکەم حاشا ماڵەکەم تۆی تێدا نەبی کۆشکیش بێ بۆ ڕوخان باشە ئەی ئەکتەری خەونەکانم ئەی ئەکتەری خەونەکانم عاشقت سەختە وەک قەتپاڵە ئەو نەشەزانم شیرینی و زیندەگیش بێتەوە مەحاڵە دەواز بێنە لە خۆبادان دەواز بهێنە لە خۆبادان تۆ بەناسکیەوە جوانی تێیدا نەبوو جوانێ وەک تۆ گەڕاوم گشت سلەیمانی نازانم چۆن هەستت نییە بەرامبەر ئەم کوڕە گەنجە وەکو کوڕانی تر نییە بەدڵ بۆ باڵای تۆ بەنجە حەز دەکەم تۆ شیرین بیت و
منیش بۆت ببم بە فەرهاد نەک لە دووری یەکتریدا ژینمان پڕکەین لە کارەسات ژینمان پڕکەین لە کارەسات. دەستخۆش چاوەکی سپاس زۆر جوانە. دڵتان پێ. ئەکرێ شاعیرێک بێ ئەوەی کەسێک هەبێت لە خەیاڵ و خەونیدا شعری بۆ بڵێ و بە باڵایدا هەڵبدات شعر بنووسێ؟ نمونەشمان لە بەردەسایە زۆرە، ینی زۆرە نەو شاعیرانە کە کەسێکی ئەو تۆ لە خەیاڵیانە نییە شعرە نووسن، ڕەنگە بەشێکیان شعری نیشتیمانی بنووسن، ڕەنگە بەشێکیان شعر وەکو تۆ ئاماژوو پێدا لەسەر دایک، لەسەر باوک، خۆشەویستی دایک باوک، هەریەک لەمانە ڕەنگە لە خەیاڵی کەسێکە هەبێ ڕای بکێشێ بۆ بابەتێکی تریش بۆ نمونە ئەم توانای هەبێ ئەم شعرە بنووسێک لەسەر دایک کە شعرێکی تێر و تەسەلە حتمما تواناشیە شعرێکی عاشقانە بنووسێت. کەواتە تۆ شعرێکت نییە تعبیر لە کەسێکی تر بکات تایبەت بێت؟ ناوەڵا هەموو شعرەکانم هەر ئاسایی هی خەیاڵ و هەزری خۆمایی. باش کاک زانیار پێم بڵێ لەگەڵ با بڵێن کۆپیکردنی شعری شاعیرانی دیکە ئەم بابەتە چۆنە لای تۆ ینی پێت باشە هەبێ ینی کەسانێکان شعری کەسانی تر کۆپی ئەەکەن و تریکەن بەی خۆیان و چەند وشەیەکی تیا ئەگۆڕنەوە؟ ئەوە کێشەی هەموو شاعیرانە، ینی ئێستا زۆر کات منە و کێشەیەم ڕوبەڕوو بۆتەوە شاعیری وا هەبووە ناوی نەبووە، یعنی شعرەکەی منی بردووە هەنێ بە شعرم هەبووە بردوویەتی کۆمەڵێ وەکو تۆ ئاماژوو پێدا وشەی لێ گۆڕیەوە بە ناوی خۆیەوە بڵاوی کردوێتەوە کە بڵاویشی کردوێتەوە خەڵک سوورە زانێەوە شعری منە، یعنی کە شاعیری تریژ هەیە بە شعری خەڵک ناوبانگی دەرکردووە و بە ناوی خۆشەوە شاعیری وامان هەیە کە ئێستا ناوی بڵێم ئێمە وەکو تەشیر ناکەین، بەڵام ناوی بڵێم ڕەنگە هەمووتان بیناسن بە شعری خەڵک بە شعری شاعیرانی تر خۆی کرد گەیاندووەتە قیمەوە چێتە هەر شوێنێ بەو شعرە داوای لەکەن ئەو شعرە بخوێنێتەوە کە شعری کەسێکی تریشاوە لە ناو زۆربەی شاعیرانە ئەوە هەیە، ئەوە بۆتە کێشەیەک بۆتە دەردێک لە ناو ئەدەبیاتی کوردیە بەداخەوە زۆر بەداخەوە. کاکە زانیار پێم بڵێ هەندێک لە نووسینی شاعران بان ناو نەبێ و مابەستیشمان هیچ کەسێکی دیاریکراو نیە وشەکان کە ئەکەنە شعرێک با بڵێن خەوشی پێوەیە هێشتا پاک نەکراوەتەوە، ڕەنگە بڵێم لای هەندێک هاوڵاتی ئەو شعرە گونجاو نەبێت بێگومان، یاخۆت چۆن پێویستەوە بکەین کە شاعرێک شعرە نووسێت وشەکان داڕێژێتەوە پاکسازی بۆ بکات؟ سەبارەت بە داڕشتنەوەی شعر کاتێک کە من ئەو کاتانی کە سەرەتا دەسم پێکرد سەرەتای نووسینم بوو شعرەکانم بەردەوام نیشانی لە خۆم بە ئەزمونترەدا، یعنی عیب نییە کەسێک کە ڕاستە ئیسە کەسێک ناوی خۆی بردووە بە شاعیر ئیسە بۆ من عیب نییە ئەگەر بڕۆم شعرێکم نووسیوە نیشانی کەسێکی لە خۆم بە ئەزمونتری بدەم، هیچ عیبەیەکی تیانە، بەڵام کەسانێک هەن ڕەنگە ئەو شتە بە عیبە بزانن بۆیە شعرەکانیان زۆر کات بە هەڵاڕوا زۆر کات بە نوعێکە ڕایسە. من شاعیری وا هەبووە لەم سلێمانیە تا ئیستا ڕەنگە دەکۆڕی کردبێ باوەڕکە ئێستا کە بێنە ئەم ستۆدیۆیە بێنە ئەم ستۆدیۆیە شعرەکانی چوار شعری پڕواتە و پڕمانایتیان نییە، ینی من وەکو شاعیر تێبینیم هەیە لەسەری زۆر کاتی شپەیم و تو ئەوە نەبێت بە زەمێگیان شتێ پێم و تۆ ڕوبەڕووتمە ئەمە ناکرێت شعر نووسین بەو شێوازە نابێت تۆ خۆت بخەیتە ناو دنیای ئەدەبە و شارەزاییەکت لە ئەدەبانە بێ ڕۆشتووە بۆ کۆڕ ئەلێ شێوازی شعری نووسینی من چییە؟ عنی ئەو پرسیار لە منەکە کە شێوازی شعر نووسینی خۆی عنی من پێی بڵێم، ینی کەسێک ئەگەر شاعیرێک نەزانێت شێوازی شعر نووسینەکەی چییە ئێتخوا ئەوە شاعیرە ئێتخوا ئەوە نووسەرە هەر بەجددی هەر بزانن لەکوێ هێناخە ئەو نابێ بەڕاستی. هیچ شعرێکت کراوە بە گۆرانیە هیچ تێکستێکت هەبوو بۆ هونەرمەندێکی ئامادە بکەیت؟ وەڵاهی سەبارەت بە تێکستێکم کرابێتە گۆرانی داوام لێ کراوە زۆری هونەرمەندانی ئێران داوایان لێ کردوم، ئەوانی ڕۆژهەڵات بە تایبەت چەند نەفرێکیان داوایان لێ کردوم چەند هونەرمەندێک لە شاری هەڵەبجە، بەڵام من تا ئێستا
ڕێگریم لێ کردووە حەز ناکەم شعرەکانم بکرێت بە گۆرانی لەبەرەوەی شتێکی ناخی خۆمە حەز ناکەم بە گۆرانی بڕوە حەزەکەم هەر بە شعری بمێنێت چ شعرە هەیە ئێستا تقریبان چەندێکت نووسیوە ئامادەیە بۆ کتێب نزیکی 300 زۆر باشە بەتمانی بەنیازیەوەنیت لە داهاتوە بیکەیتە کتێبێک بڵاویکەیتەوە لە ئێستاە سۆشیال میدیا زیاتر شعرەکانت وە پەیامەکانت ئەگەیەنێت من زیاتر گرنگیم بەلایانی پیجەکەمدا و پیجی ئینیستا و پیجی فەیسبوکەکەم زیاتر گرنگیم بە سۆشیال میدیا داوت لەبەرەوەی کتێب هەم تێچوونێکی زۆری تێچێ و هەم خوێنەری کتێبیش نەماوە بەجددی قەیرانی خوێنەری کتێبە ئەبینی کەسی وا هەیە کتێبێکی خاتە بازارڕۆ لە دەیان شار ناساندنی بۆکە فرۆشی نییە فرۆشیاری نیە من بۆم نییە کە کتێبێک دەربکەم و بیفرۆشم ئەوێ بچێتە ناو خەڵکە وەکو ئەوەی کە هەڵی بگری بۆی ئەم نووسراوانت نەفەوتێ بەڕای من کتێب لە ئێستاە ناڵم گرنگ نییە لە پرۆژەمایە بیکەمە کتێبێکی PDF لە بەرەوەی سە گشتەکان بۆتە ئەم مۆبایلدا کە من کردم بەوە خەڵکەتوانێت لێ ڕایکێشێت و ڕکنامی بۆ بکەم بەڵام کتێبی نووسرا و وەکو ئەوەی کە دیزاین و کۆمەڵە کشتی بۆ بکەیت تێچوونێکی زۆری ئەوێ و من ئەو سەپۆرتم نییە ڕاستی ڕاستە بەڵام سوۆشیال میدیا زیانی لە شاعران نەداوە بۆ بڵاوکردنەوەی شعرەکانیان وەڵاهی زیانی لێ نەداوە ئەوەی کە من تێبینیم کردبێت لە بوارەکەی خۆمان سۆشیال میدیا دەرگای واڵا کردووە بۆ هەموو پیشەکان نەک هەر بۆ شعرەوانە حتمما کۆمەڵێک لایەنی ئیجابیات و کۆمەڵێک لایەنی سلبیاتیشی هەیە ڕاستە لایەنە سلبیەکانی هەیە و بەڵام بەڕای من لە بواری شعرە ئیجابیاتەکانی زیاترە لەبەرەوەی جاران ئەبوایە ئیلا کتێبێکت هەبوایە اینجا کە تۆ عنی زیاتر گرنگیان پێت ئەدا و زیاتر شتەکانت ئەڕۆشتە ناو خەڵکە و ئەمە بەڵام ئێستا ئەگەر تۆ سەیری بواری ڕاگەیاندنیش بکەی ئێستا من ناڵم کتێب بۆتە مردوو یعنی کتێب تەواو بەسەرچوونا ئێستا ڕۆژنامە بۆتە بابەتێکی میدیایی مردوو یعنی خەڵک کەمتر زانیاری لێ وەرەگرێ و خەڵک کەمتر چونکە بۆ زیاتر چینێکی خوێنەوارە من لە کتێبە ناتوانم بە دەنگ شعرەکانم بڵاوکەمەوە بەڵام لە سۆشیال میدیایە ئەو فەزا گەورەیە هەیە توانی بۆ خۆت بە دڵی خۆت شعرەکانت بە دەنگ بڵاوەکەیتەوە بە ڤیددیو چۆن لە ستۆدیۆیەکی ئاوایە قساکەی بە ڤیددیو شعرەکانت بڵاوکەیتەوە ئەمە کاریگەریەکی باش دروستەکە و هەم زووترەگاتە دەستی خەڵک من ڕەنگە کە لە ناو چەمچەماڵە کتێبێک بڵاوکەمەوە کتێبێک دروست بکەم ڕەنگە هەر بیهێنم هەتا سلێمانی و بیبم بۆ کۆیە و هەڵەبجە نەگاتار چوار پارچەی کوردستان بەڵام لە سۆشیال میدیایە ئەتوانی بیگەێنی بە دەستی جیهان ڕاستە بە دڵنیایی وایە باگومان لە شعرێکی دیکە بێت لە خزمەتتانە چاوک گەربێت و خوا موژدەت پێبات گەربێت و خوا موژدەت پێبات پێت بڵێ ئەو خەمە بەهەشت دوور نییە بێباوەڕەکان مزگەوت بکەن بە شوێنی گەشت هێندە جوان و هێند نازداری هیچ جوانیەک لە تۆ ناچێ هێندە جوان و هێند نازداری هیچ جوانیەک لە تۆ ناچێ گەربێت و بیت بە هاوسەرم چیت بوێ ئەی کەم جێبەجێ لە کاتی بارانباریندا حەز دەکەم ببم بە چەتر بۆ باڵات لە کاتی بارانباریندا حەز دەکەم ببم بە چەتر بۆ باڵات قەینا با من ڕق بمەوە بەس سەرما بە هیچ شوێنێکی تۆ نەگات لە کاتی شەڕە تۆپەڵدا ئارەزوومە بۆ دەستت ببم بە دەستکێش نەوەک کاتێک کە چوویتەوە دەستەکانت بدا لە هێش لە کاتی شەڕە تۆپەڵدا ئارەزوومە بۆ دەستت ببم بە دەستکێش نەوەک کاتێک کە چوویتەوە دەستەکانت بدا لە ئێش لە شەویشا کە دەردەچی دەبینم ڕێگات تاریکە لە شەویشە کە دەردەچی دەبینم ڕێگات تاریکە دەبم بە شەمع و چرا بۆت گەر خەڵکیش بۆم لێدا فیکە ئارەزوومە هاوسەرم بیت ئارەزوومە هاوسەرم بیت چون ڕەوشتت پڕ جوانیە ئارەزوومە هاوسەرم بیت چون ڕەوشتت پڕ جوانیە زۆر کچی جوانم بینیوە بەس هیچ کچێ وەک تۆ نییە بەس هیچ کچێ وەک تۆ نییە
دەستت خۆش بێت قوربانتم زۆر سپاس شعرەکان زۆر جوانن بە قوربان هەر هەبێتی وای ئەوە خوازم کە واز نهێنیت و ئینشاءڵڵا بەردەوامە بین یەکێک لە شاعرە زۆر باش و دیارەکانی ئینشاءڵڵا پشت بەخوای گەورە بەردەوام کاک زانیارەکرێ بپرسم باشە بۆچی شاعرانی مێژوو باسییانەکات ئەو شاعرانەی کە وەک نالی و مەحوی و پیرەمێرد و ئەو شاعرانە ناوێکی نەبراوەیان هەیە بۆچی لە ئێستا شاعرانێکمان نییە کە ئاوا بچنە هەمان بەڵێ وەزنەوە سەبارەت بە شاعیرانی پێشوو هەر یەک لە شتەکانیان بەڕاستی وەرگرتووە یعنی بەڕای من هەر شتێک بەڕاستی وەری بگری یعنی هەر بابەتێک کە تۆ چوویتە هەر بوارێکەوە ئەگەر بە جددی و بەڕاستی وەری بگری خیانەت نەکەی لەو بوارەیە خی گەورە ژواکە و ئیشە بڕوە اینجا شاعیرانی پێشووتر شتەکەیان هەم بەڕاستی گرتووە و خۆشەویستی خاک و نیشتیمان بەڕاستی ینی خۆشەویستی عشقەکەی بۆ نمونە ئەم شاعیرە بۆ عشقەکەی بەڕاستی نەگەوەی کە من هەڵسم هەر کچێ هەبێ شعرێکی بۆ بنووسم ئەوە ڕاستی نییە بەڕاستی ئەمە وا ئەکاتکەوە شعرەکانت نەڕوە ینی بووە ئەکاتکەوە گرژی و ئالۆزیەک لە نێوان شعرەکان و لە نێوان ڕاستیە دروست ببێ ئەمە پەیوەندی هەیە بە ئەوەی کە چۆن پەیوەندی هەیە بەڕای من بە دەرونی کەسەکەەوە یعنی بەڕای من هەتا لەگەڵ خۆتا ڕاست بکەیت اینجا شتەکانت بە باشیە ڕواشتەکانت کاریگەری دروستەکە لە ناو خەڵکەوە ئەوترێتەوە و خۆشەویستی ئەم بەندەیە بۆ خوای گەورە ینی زۆربەی شعرەکانی حەزرەتی مەحوی کە بۆ خۆشویستنە بۆ خی پەروەرگار کە کۆمەڵێک باسی لایەنی دینی تایە و ئەوانە کە ئێستش لە زۆرێک لە وتارە ئاینەکانە ئەبینی ڕاوەیەکەن ینی ئەمە گەورەیە کە وا ئەکاتکەوە شعرەکانیان بمێنێتەوە وە کاریگەریش دروست بکات باش تا چەند لای تۆ گرنگە یان پێویستە شێعرەکان پێداچوونەوەیان بۆ بکرێ خۆت هەڵگەڕانەوەیان بۆ بکرێ لە زمانێکەوە بکرێنە سەر زمانێکی تر تا چەندەمە گرنگ ئەوە گرنگە هەم پێداچوونەوەی داڕشتنەوە هەم ئەوەی کە چۆن ئەم شعرە بکرێت بە زمانێکی تر ئەگەر کەسێک هەبێ هاوکارت بەیان ئەگەر خۆت زمانی تر بزانی گرنگە کە ئێستا من خۆم خاڵۆژنێکم هەیە نزیکەی لە 1970ەوە خەریکی نووسینی شعر و شاعیرە بە سێ زمان هەم بە ئینگلیزی هەم بە عەرەبی و هەم بە کوردی شعرە نووسێ خاوەنی 2000 شعرە یعنی بە هەر سێ زمانەکە شعری نووسیوە کە ئەمە گرنگە بۆ نمونە من ئەگەر ئینگلیزیم بزانانی هە بە ئینگلیزی شعر مەنووسی ئێستا ئەگەر من بێت وە شعرانی خۆم بکەمە ئینگلیزی ڕەنگە لە ڕووی قافیەوە قافیەکە تێک بدات لە ڕووی واتاوە شارەزاییکی ئۆتۆم نییە لە زمانەکانە خۆی پێنەیە ڕەنگە حەقی خۆی پێ نەدەیت وە واتاکەشی تێک بچێت ڕاستە دەستەکانە خۆش بێت زۆر زۆر خۆشحاڵبوون کامڕۆ لەگەڵمان من زیاتر چاوەکەم دەستت خۆش بێ پەنجەت نەڕزێت هەر بەردەوام بی عزیزی من شعرێکەکەینە کۆتایی پرۆگرام و کۆتایی پێێنی عزیزانی من سپاس کامڕۆ لەگەڵمان بوون پرۆگرامی ئێواری سلێمانی ئەمڕۆ هاتە کۆتایی سپاس بۆ سپۆنسەری سەرەکی بەرنامەی ئێواری سلێمانی کە بەرهەمەکانی دۆلفینسیا تا بەرنامەیەکی تر بمێنن شاد گەربێت و پشتم کۆم بێت و گەربێت و پشتم کۆم بێت و سەر هەڵ بدا لۆچی ڕوخسار گەربێت و پشتم کۆم بێت و سەر هەڵ بدا لۆچی ڕوخسار گۆچان بگرم بەدەستەوە و میوانم بێ گشت ڕۆژ ئازار دەستم لەرزۆک سرم سپی بژیم بە چاوێ کۆرەوە لە لێواری گۆڕ نزیک بم هاکە خستمیانە گۆڕەوە منداڵ لە ماڵ بێبەریم کات ژیان کەم لە خانەی پیران ئاوارە بم دەربەدەر بم لێشم حرام کەن نیشتیمان برسی بم بۆ لەتێک نان و تینوو بم بۆ پەرداخێک ئاو هێندە پیر بم دۆژ داما بم ڕۆحیشم دەربچێت لە چاو هەرگیز بەخۆم ناڵێم پیرم هەرگیز بەخۆم ناڵێم پیرم گەر پێشم بڵێن 100 ساڵە ئاخر یەکێ گەر عاشق بێ 1000 ساڵ بێ
هەر مناڵە هەزار ساڵ بێ هەر مناڵە. بە سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی بەرنامەی ئێوارەی سلێمانی پێشکەشکرا.